پێشکەشە بە کاکە گۆران. هەرکەس بە دەردێک وا گرفتارە بەدەستی دڵێک نیەتی چارە ئەیژین بۆ واز و تۆ پیرت کردن تەمەنی لاوی لێوێران کردم ئەیژین بۆ واز و تۆ پیرت کردم تەمەنی لاوی لێوێران کردم تاکە غام بخۆم لە ژیانی خۆم وا باشە سارم هەڵگرم بڕۆم ئەلەو ساردامە کەس وەفای نییە کەس لە دەردی کەس ئاگادار نییە ئەلەو ساردامە کەس وەفای نییە کەس لە دەردی کەس ئاگادار نییە